ڕۆژنامەی گاردیانی بەریتانی ئەوەی ئاشکرا کرد هێزەکانی پشتیوانی خێرا بە فەرماندەیی محەممەد حەمدان دەقلۆ کە بە حەمیتی ناسراوە دەستی گرتووە بەسەر زۆربەی کانەکانی دەرهێنانی زێڕ لە دارفور و ناوچەکانی دیکەی سۆدان. ئاماژەش بە ڕۆڵی ئیمارات دەکات لە هاوردەی ئەو زێڕەدا و بەو هۆیەشەوە هەژمونی ئەو فەرماندەی و میلیشیاکانی بەهێزتر دەکات. ڕۆژنامەکە لە لێکۆڵینەوەیەکی ڕۆژنامەوانیدا بە وێنە و بەڵگەنامەوە بڵاوی کردووەتەوە. ئاماژە بەو ڕاستیە دەدات کە حەمیدتی بووەتە یەکێک لە پیاوە سەرمایەدارەکانی سوودان، چونکە هێزەکانی پشتیوانی خێرا لە ساڵی 2007 دەستیان گرتووە بە سەرکانی زێڕی جەبەل عامر لە دارفور، هەروەها دەستیان گرتووە بە سەرسێکانی تردا لە باشووری کۆردۆڤان و هیتریش. ئەوەش وای کردووە کە حەمیدتی و هێزەکانی ببنە گەمەکەری سەرەکی لە پیشەسازیدا هات و قازانجی وڵاتی سووداندا. گاردیان ئەوەشی ئاشکرا کردووە کە حەمیدتی و کوڕەکانی خاوەنی کۆمپانیای ئەلجونەیدن کە یەکێکە لە گرنگترینی کۆمپانیاکانی دەرهێنانی زێڕ و عەبدوڕەحمان بەکری جێگری حەمیدتی بەڕێوەبەری گشتی کۆمپانیاکەیە. ڕۆژنامەکە لە درێژەی زانیاریەکانیدا ئاماژە بەو مەترسیە دەدات کە چاودێران لە پەیوەندی نێوان زێڕی سوودان و سەرمایەدارە بیانیەکان و هێزەکانی پشتیوانی خێرادا هەیە، چونکە ڕێکخراوی گلۆباڵ ویتنس کە ئەو پەیوەندیی ئاشکرا کردووە جەخت لەوە دەکاتەوە کە هێزەکانی پشتیوانی خێرا بە میلیشیاکانی و ئەو سربەخۆیە دارایی کە بۆ خۆیان دروست کردووە مەترسی جدی و گەورەن لەسەر قۆناغی ڕاگوزەر و گوێزانەوەی دەسەڵات بۆ قۆناغێکی ئازاد و دیموکراسی لە سووداندا. ڕێکخراوەکە ئاماژەی بە هەندێک بەڵگەنامەی بانکی کردووە کە دەستی کەوتووە ئەوە دەسەلمێنێت ئەو هێزانەی حەمیدتی سربەخۆیی داراییان هەیە، ئەوەش لە ڕێگەی کردنەوەی حسابێکی تایبەت لە بانکی نیشتیمانی ئەبوزەبی لە ئیمارات. بەپێی ئەو لێکۆڵینەوە ڕۆژنامەوانیە ئیمارات گەورەترین هاوردەکاری زێڕی سوودانە لە جیهاندا و لە ساڵی 2018دا بەڕێژەی لە سەدا 99.2 هەناردەی زێڕی ئەو وڵاتەی وەرگرتووە، ئەوەش بەپێی بڵاوکراوەکانی ڕێکخراوی بازرگانی جیهانی. هەر لەو چوارچێوەیەدا گاردیان سەرنجی خوێنەرانی بۆ ئەو خاڵە گرنگە ڕاکێشاوە کە ئیمارات لەگەڵ هێزەکانی پشتیوانی خێرادا ڕێکەوتنی واژۆ کردووە بۆ ئەوەی ئەو هێزانە بە قازانجی ئەبوزەبی لە یەمەن و لیبیادا بجەنگن و بۆ ئەوەش یارمەتی دارایی و لۆجستی پێشکەش کردوون. جێی ئاماژەیە لە کۆتایی مانگی تشرینی دووەمی ڕابردوودا ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز راپۆرتێکی بڵاو کردەوە تیایدا ئەو ڕاستی ئاشکرا کردبوو کە حەمیدتی و بنەماڵەکەی دەستیان بەسەر زێڕی سووداندا گرتووە. لە راپۆرتەکەدا هاتبوو کە کۆمپانیای جونەید بنەماکانی بانکی ناوەندی تێپەڕاندووە لە ناردنەدەرەوەی زێڕ و دواتریش فرۆشتنەوەی بە هەمان بانک بە نرخێکی زیاتر.